لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بڵاوبوونەوەی بەڵگەنامە نهێنیەکانی دەستگای هەواڵگیری ئەمریکا و دەستپێکردنی بۆ دەرەوە و بڵاوبوونەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەیەکی ناوخۆیی و دەرەکی لە دەرەوەی ئەمریکاشتا بە دوای خۆی داهێناوە بۆ پێی کە 50 بەڵگەنامە بەپێی دەستگای هەواڵگیری ئەمریکا دزیان پێکراوە کە باس لە شەڕی رووسیا و ئۆکرانیا هاوکات هاوکاری و یارمەتی هاوپەیمانان و ناتۆ بۆ ئۆکرانیا پرسی کۆریای باشوور و ئیسرائیل و کۆمەڵێک بابەتی پەیوەندیدار بە پرسی ناوچەکەەوە دەکات. من سەبارەت بم بابەتانە زیاتر قسە دەکەم، میوانێکم لەگەڵ دەبێت کاردانەوەکان وەروها کاریگەریەکانی ئەم بابەتە چی دەبن. بەڕێز دکتۆر حاتەم حەسوون سەرۆکی ئەکادمیای نێودەوڵەتی بۆ خوێندنی باڵا و ڕاهێنان لە ڕیبات لە مەغریبەوە لەگەڵم دەبێت. بەڕێز دکتۆر حاتەم ئەم کاتت باش، دەکرێت بڵێن لەم کاتەدا بڵاوبوونەوەی بەڵگەنامەی نهێنی دەستگای هەواڵگیری ئەمریکا چی لە هاوکێشەکان دەگۆڕێت؟ ئایا ئەمە تا چەندە ڕاستە ئەم بەڵگەنامانە لە وەزارەتی بەرگریەوە ڕاستەوخۆ دزەی پێکراوە؟ ئەو بەڵگەنامانە لە ڕاستیدا تایبەتن بە پلانی وەزارەتی بەرگری ئەمریکا و هەروەها تایبەتن بە سوپای ئۆکرانیا باس لەو جەنگە دەکات کە ئێستا لە نێوان ئۆکرانیا و رووسیادا بەڕێوە دەچن. دزەکردنی ئەو بەڵگەنامانەشی ئێستانین بەڵکو کۆتایی مانگی ڕابردوو بوو. ئەمەش لە ڕێگەی ئەو ژوورانەی کە بەڵگەنامەکانیان لێوە دزەیان کردووە تایبەت بوون بە هێزەکانی ئەمریکا، بەڵام مێژوەکەی بۆ بەردەل لە 10 ڕۆژ دەگەڕێتەوە. بەڵام ڕۆژی پێنجشەممە ئاشکرا بوو و ئەو شتا بڵاو بوویەوە. ئەو بەڵگانە لە سەرزاری شرۆڤەکارانیش لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. ئەمە گرنگێکی ئەو بەڵگەنامانە گرنگێکی زۆر گەورەیان هەبووە بۆ دەرخستنی ڕاستیەکان لەبارەی جەنگی ئۆکرانیا و رووسیا و هەروەها پلانی ئۆکرانیا بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی رووسیا ئاشکرا کردووە. لێرە هەندێک جگە لە شەڕی ئۆکرانیا و رووسیا بگرە هەندێک شتی دیکەش ئاشکرا بوونە بە گوێرەی لێدوانە سیاسیەکان، بە تایبەت باس لە هەندێکیان پەیوەستن بە موسادی ئیسرائیلیەوە، هەندێکی دیکەیان پەیوەست بوون بە کۆریای جنوبی، هەماهەنگی لە نێوان کۆریای باشوور و ئەمریکا. هەروەها هەندێک بەڵگەنامەش لەو بەڵگەنامانە پەیوەست بوون بە کیشوەری وڵاتانی کیشوەری ئەفریقیا. بۆیە ئەم بەڵگەنامانە زۆر گرنگ بوون. لە گرنگترین ئەو بەڵگەنامانە لەو بەڵگەنامانە گرنگتر بوون کە لە ساڵی 2014 دزەیان پێکرا. باڵێ دکتۆر حاتەم، ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت دزەپێکردنی بەڵگەنامەکانە، بەڵام چه هۆکارێک لە پشت بڵاو پێکردنی یا دزەپێکردنی بەڵگەنامەکان بوون و چه لایەنێک لە پشتم ڕووداوانەوە بووە، بە چه ئامانجێک لە ئێستادا و بەڵگەنامانە بڵاو کراونەتەوە؟ بەڵێ بەڵێ، ئێمە ئەگەر بمانەوێت هۆکاری سەرەکی چیە لە دزەپێکردنی ئەو بەڵگەنامانە، پێویستە ئەو کەسە بدۆزرێتەوە کە کەسی یەکەمی پلانگێر بۆ دزەپێکردنیان. و لە ڕۆژی پێنجشەممەی ڕابردووە تا ئێستا چەندین سیناریۆ باس کراون لەو بارەیەوە. لەوانش هەندێکیان دەڵێن دەستێکی سیخوڕی رووسی هەبووە، هەندێکی دیکەش دەڵێن هەندێک لە ناو خودی هێزەکانی ئەمریکا چەندی ناپاک هەبوون. بەڵام ئاماژەی هەرە گەورە
کە تا ئێستا باسی لێوە دەکرێت باسی ئەوە دەکات یەکێک لە هاوڵاتیانی ئەمریکایە کە ئەو کارەی کردووە و لە پرۆسەکەش ئامانج لێی زیانگەیاندن نەبووە بە ئەمریکا یاخۆت زیانگەیاندن بە هەر لایەنێکی دیکە بەڵام دەگوترێت کە ئەمە لە ڕێگەی سەکۆ ئەلکترۆنیەکانی تایبەت بە یاری ئەلکترۆنیەکانەوە دزەیان پێکراوە ئەمە بە گوێرەی دوایین شرۆڤەکردنە واتە هیچ ئامانجێک و ئەجندایەکی سیاسی لە پشتیەوە نەبووە و پەنجەی تۆمەت بۆ هیچ لایەنێکیش هەتا ئێستا بە فەرمی درێژ نەکراوە و دەش گوترێت و بە گوێرەی لێکۆڵینەوەکانیش لە ڕێگەی یاری ئەلکترۆنیەکانەوە توانراوە بگەنە ئەو پێگانە و بتوانن ئەو بەڵگەنامانە دزەیان پێ بکەن ناژبێت ئێمە بەڕیاری کۆتایی بدەین باڵکو دەبێت چاوەڕێ بکەین لە داهاتوودا بزانین چی دەگوزارێت دکتۆر حاتام حەسوون سەرۆکی ئەکادمیای نێودەوڵەتی بۆ خوێندنی باڵاو ڕاهێنان لە ڕیبات لە مەغربەوە لەگەڵمان بووی سپاس.